ئەی بەراوردی ئەوەی یان قسەی ئەوەی کە سەرۆکی حکوومەت گوتی لە سەدا 20 ئەوانەی کە بەڵام نازانم ئەم ڕاپرسی لەکوێ کردووە ئەم ڕاپرسی لەکوێ کراوە کاکە ئێستا ئێوە پێیشتان هەیە لە پێیجیش ڕاپرسی ئۆنلاین هەیە بۆ ڕاپرسیەک ناکەن بزان ئەرێ تا چەند ڕاستیت لە کارەبای بسوار وتی خەتای خۆیانە زۆر بەکارێنن بەڵێ ئەتوانی بەڵێ ڕاستەکە ئەگەر هیچ بەکار بێنە مەسەلەن سەلاجەکەت بکوژێنەوە بۆی لەر ئیش پێمەکە زۆر بەکارێنان چییە عنی سەرۆکی حکومەت بێزەحمەت تۆ خۆت بە 100 ئەمپێریشەچی بەڕێوە وا خەڵکێکی فەقیر نابێ بە 4 ئەمپێر 5 زۆر یعنی مەسەلەن من پێتەڵێم بەڕێزم 5 ئەمپێر و نیوی بەردەوام زۆرە 150,000 بۆ بێتەوە 900 کیلۆواتە زۆرە 900 کیلووات لەمان کە بەکار بێ 150 باشە ڕاستکە هیچ پێ مەکە دەست و دڵیان زۆر باشە غەڵەتێکی نیشان کردو ئەڵێ ئەگەر تا 100 کیلووات بەکاربێنی 19,000 بۆیێتەوە 100 کیلووات کەمتر لە ئەمپێرێک ئەگەر بە بەردەوامی تۆ کەم وڵا کەمتر لە ئەمپێرێ بەس بەشی شحنی موبایل و جەڕەسی دەرگاکەیەەکە معقولە نرخی کارەبا لێرە دوو هێندەی سعودیە بێت زۆر عیبە وەت بەراورد کەی بە مۆلیدەیەکی ئەهلی لە کۆڵانێکە کە کەسێک کڕیوێتی بۆ ئەوەی قازانجێکی لێ بکە باشە ئەڕوا گازوایل بەگرا دەکرێت لە بازارڕا کە تۆ غازەکەت بەلاشە فەوزا و دووکەڵە وەڵا ئێمە لە مۆلیدە ئینترین زۆر منطقی نەبوو زۆر نابێ